سڵاوی خوای گەورە لە قوتابیانی پۆلی دوانزەی زانستی ئەم وانەیەش کەشتینە ڕاهێنان لە لای سە لە ڕاهێنانی 5 بۆ 1 لەم وانەیەدا ڕاهێنانی 5 بۆ 1 ئەو پرسیارانەی تا بتوانم زۆری شیکارەکەم قوتابیان تا بتوانم شیکارەکانی پرسیاری 1 و 2 ئەڵێ بیسەلمێنە ئەمە شیکار کراوە قوتابیان شیکار کراوە لە بیسەلمێنە ئەم لایە کاتە ئەو لای یعنی بە وەرگرتنی داتاشراوی ئەم لایە ئەی سەلمێنی کە ئەماکە ئەبێ ئەمە بزانی یعنی داتاشراو قوتابیان ئەمە چییە؟ داتاشراو ئەمە داتاشراو ئەی ئەمە بنەڕەت ئەمە نەخشەی بنەڕەتە قوتابیان بۆ هەموو ئەمانە نەخشەی بنەڕەتن کەواتە ئەگەر تاوکاری لەگەڵ یا هەرچی بوو داتاشراوە لەگەڵ تاوکاری هەرچی هەبوو داتاشراوە ئەو بەر نەخشەی چییە؟ ئەو بەری یەکسانەکە قوتابیان ها با لێرە ئەم یەکسانانە بسڕین بیبینی ئەو دیوی یەکسانەکە نەخشەی بنەڕەتەکەیە چۆن بیسەلمێنین چۆن بیسەلمێنین قوتابیان ئەمە لێرەیە ئاگادار بە ئەمە نەخشەی بنەڕەت داتاشراو نەخشەی بنەڕەت لێرە نەخشەی بنەڕەت لەگەڵ داتاشراو ئەمە داتاشراو ئەمە نەخشەی بنەڕەت ئەها چۆنە یعنی ئەمەی کە دێت ئەمە چییە؟ نەخشەی بنەڕەت قوتابیان چۆن بزانین ئەوە ئەکاتەوە ئەمە داتاشراوی وەرگێ منمان نووسیەوە داتاشراوە کەواتە ئەمە داتاشراوی وەرگرەوەکە ئەدی بزانە قوتابیان بیرتانە ئێنەکە زوو بیرتان ماوە هاوە توانی ئێنە لێکدانی سالبیکە ئەها ئێکس سێ لەسەر ئێکس توان سێ کۆسی ئەمە بکەین بە سالب و لێکدانی سەرەوەیکەین ئەبێ بە ناقزنەوە لەسەر ئێکس توانی 4 ناقزنەوە لەسەر ئێکس توانی چەند 4 ئەمە لێکدانی سالبی ئەوەی کە و لێکدانی کەودانێک بۆ خوارەوە زیاکە ئەوەش سفر قوتابیان ئەمە سفرەکە ئایا ئەوە نییە؟ کاتە سەلماندم ئەمە داتاشراوەکەی وەرگری ئەوەکە چونکە ئەوە لەگەڵ ئەوە داتاشراوە کەواتە ئەمە داتاشراوەکەی وەرگری وەرە بۆ خوارەوە ئەمەیان داتاشراوەکەی وەرگرە قوتابیان ئەدی لەگەڵ مابە ئێکس توان 4 داتاشراوەکەی وەرگرە لەگەڵ 1 لەسەر ئێکس یعنی سی ئەمە داتاشراوەکەی ئەبێ بە هەمووتانەی زانن 4 ئێکس توانی چەند 3 ئەی ئەمە لێکدانی سالبی کەسەرەوە ناقز 1 لەسەر ئێکس دووجا کۆ سفر ئەمە کەین بە سالب زائیدیەکە بیکەی بە سالب ناقز 1 لێکدانی 1 ناقز 1 لەسەر ئێکس دووجا کۆ سفر ئایا ئەوە نییە؟ ئەها 4 ئێکس سێجا عەفوەن نەک دووجا هەڵام کردووە ناقز 1 لەسەر ئێکس دووجا دیئێکس کتێبەکە تێبینی بکەرەوە 4 ئێکس سێجا ناقز 1 لەسەر ئێکس دووجا دیئێکس کەواتە ئەمە داتاشای وەرگر ئەمەی کرد ئەمە داتاشای وەرگر ئەوەی کرد ئەمەش چی بۆ وەرگرم داتاشراو ئەوە ئەکا 1 تۆز ئاڵۆزە ئەتوانی بە ژێرە لێکدانی سەرە ناقز سەرە زەبەتاشاوی ژێرە لەسەر ژێرە دووجا ئەتوانی بەو ڕێگایە ئەتوانی ئێکسەکە بکەی بە سالب و لێکدانی ناوەکەی تو ئەنجە داتاشرا وەرگری و بیکەی بەم ڕێگایە ئەویش دەرەچی ئاسانەیەک تۆ سادەکردنی ئەوە قوتابیە ئەوە تەنها سادەکردنی بەکات بەوانەوە نەبێت چونکە تاوکارێکی هەڵ کردووە ئەوە ئەتوانی خۆت بیسەلمێنەکەی لێ بێنیتەوانێت پرسیاری 4 قوتابیان ئەمانە بسڕین پرسیاری 4 ئەمە ڕاهێنانی 5 بۆ 1 پرسیاری 4 بە 12 بێنمە ئێرە تاوکاری ڕەگی 4 جای ئێکس توان 3 کۆ 1 دیئێکس لەگەڵ پرسیاری 15 بێنینە ئێرە تاوکاری تان 2 جای ئێکس کۆ 1 دیئێکس ئەم پرسیارانە بە تەرتیب بە حەلیاکەی قوتابیان لە ژمارەی کەمەوە دەستێ بکەین پرسیاری 4 نووسینی ڕەگ بە شێوەی توان نووسینی ڕەگ بە شێوەی توان 1 لەسەر 3 تێبینی پێمان نووسیون زائیدی یەکە کرێ کە ئەوام لێ کرد ئێستا ئەزانین تاوکاری بۆ ئێکس زائیدی یەکە کرێ کەواتە ئەڵێن 1 لەسەر 1 لەسەر 3 کۆ 1 ئێکس توانی 1 لەسەر 3 زائیدی 1 زائیدی سی ئەمە زائیدی یەکیکەین 3 لەسەر 3 بێ بە 4 لەسەر 3 ئەمە هەڵگەڕاوەکەی وەرەگرین 3 لەسەر 4 ئێکس توانی 4 لەسەر 3 کۆ سی توان موجبە و مەزبوطە وا بەجێ هێڵی توان بە شێوەی توان بینووسین ڕەگ بە شێوەی توان 1 لەسەر 3 پاشان زائیدی یەکیکە ئەبێ بە 3 لەسەر 3 3 و 1 4 لەسەر 3
ئەی ئێرەش 4 لەسەر 3 هەڵەگەڕێتەوە بە 3 لەسەر 4 پرسیاری 5 قوتابیان نووسینی ئەمە بە توانی 1 لەسەر 2 dx لە لێکدانە توان کۆ بێتەوە بە 3 لەسەر 2 قوتابیان ئەبێ بە 1 لەسەر x توانی 3 لەسەر 2 dx ئەمە بچێتە سەرەوە x توانی ناقص 3 لەسەر 2 dx چونکە وتمان چی لە ژێرا بوو دەیهێنیتە سەرەی کرد چی لە ژێرا بوو دێتە سەرەی کرد پاشان زائیدی یەکەکرێ قوتابیان 1 لەسەر ناقص 3 لەسەر 2 زائید 1 x توانی ناقص 3 لەسەر 2 زائید 1 زائید سی ئیتر تاوکاری نامێنێ قوتابیان هەتا ئێرە سادەکردنە تا ئێرە چی لە ژێرەی کرد و دێتە سەرەی کرد پاشان زائیدی یەکەکرێ یعنی ناقص 3 لەسەر 2کە زائیدی چەندەکرێ 1 1 لەسەر ناقص 3 لەسەر 2 زائیدی چەند 1 ئەمە چەندەکە قوتابیان سێکە ناقص 3 لەسەر 2 زائیدی 2 لەسەر 2 ئەم یەکاکەین بە 2 لەسەر 2 ئەمە ئەکاتە ناقص 1 لەسەر 2 کاتە سەرەوە کاتە ناقص 1 لەسەر 2 ئەمەش ئەکاتە ناقص 1 لەسەر 2 یعنی x توانی ناقص 1 لەسەر 2 1 لەسەر ناقص 1 لەسەر 2 ها بینیتە بستری کۆسی قوتابیان خۆتان نەزانن ئەمە هەڵەگەڕێتەوە وایە ناقص 2 x توانی ناقص 1 لەسەر 2 زائیدی سی ئەیکەین بەکەر چونکە نابێت توانی سالب بمێنێ قوتابیان زائیدی سی دیسانەوە ئەکرێتەوە بەڕێک ناقص 2 ڕەگی x کۆسی چی بکەین ئەبێ ئاوا سادەکرێ قوتابیان لە لێکدانە توان کۆکرێتەوە پاشان دەبرێتە سەرەی کرد پاشان زائیدی یەکەکرێ کە زائیدی یەکرا سالبە سالب جارێ ئەمە دەستکاریکەین ئەمە هەڵەگەڕێتەوەی بە ناقص 2 وانە 1 لەسەر ئەوە قوتابیان ئەبێ بە ناقص 2 ئەمە توانی سالبە ئەچێتە ژێرەی کرد ئەبێ بە موجب ئەبێ بە ڕەگی x کۆسی بەڵێ پرسیاری 6 قوتابیان ئەبێت تا ئەتوانی سادەکەی جارێ بابی کەینەوە ئەنجای بینە سەرەی کرد 9x دووجا dx تەنها x بەرە قوتابیان تاوکاری 1 لەسەر 9 x توانی ناقص 2 dx 1 لەسەر 9 دانرێتەوە لێکدانی تاوکاری ژمارە بوو دانرێتەوە قوتابیان ئەڵێن x توانی ناقص 2 زائید 1 لەسەر ناقص 2 زائید 1 اینجا زائیدی کێ قوتابیان سی ئەم پرسیارە بینینە ئێرە پرسیاری 11 تاوکاری 2x دووجا ناقص 1 دووجا dx ئەمە بسڕین اینجا قوتابیان 1 لەسەر 9 x توانی ناقص 1 ناقص 1 کۆسی اینجا ئەم ناقصە ئەدرێ بێرە قوتابیان ناقص 1 لەسەر 9 ئەمە لەسەری کەتایەتە خوارەوە کۆسی قوتابیان دائما ئیشکالمان هەیە لە چییە قوتابیان تۆزە سادەکردن زەحمەتە ئەزانی ئەم ناقصە ئەدرێ بە ناوەڕاستی کرد ئێتر ئەدرێ بێرە ئەمەش لێکدانێتە ئێرە کەواتەوە ناقص ئەمە 1 لەسەر 9کە خۆی بەڵام ئەمە توانی سالبە یێتە خوارەوە توانی موجب پرسیاری 9 جێبێتەوە لێرە پرسیاری 9 یا الله ئەم پرسیاری دەیەک تۆز بێنمە ئێرە بۆی هەموویان جگە بێتەوە بەڵێ تاوکاری قوتابیان x توانی 1 لەسەر 2 کۆ ئاها قوتابیان ژمارە نەبێتە سەرەوە بەس ئێکسەکە بەرە ئێکسەکە خۆی توانی 1 لەسەر 2 بچێتە سەرەوە x توانی ناقص 1 لەسەر 2 dx زائیدی یەکیکە هاو فرەوە ئامادەیە بۆ تاوکاری وەرگرتن زائیدی یەکیکە قوتابیان ئەبێ بە 3 لەسەر 2 1 لەسەر 2 زائیدی یەکیکەی ئەها لێرە بۆ تەنووسم با یەکسەر وەڵام بینەوە ئەکاتە 3 لەسەر 2 کەواتە بۆ ئێرە هەڵەگەڕێتەوە بۆ ئێرە ئەبێ بە 2 لەسەر 3 x توانی 3 لەسەر 2 زائید 1 لەسەر 2 x توانی ناقص 1 لەسەر 2 زائیدی یەکەی نابێ ئەمە زائیدی یەکیکەین ئەوە زائیدی یەک وەڵام ئەزانی 1 لەسەر 2کە کەواتە ئێرەش ئەبێ بڵێم x توانی 1 لەسەر 2 1 لەسەر 2 زائیدی سی زائید سی اینجا ئەمە ئەنووسینەوە 2 لەسەر 3 x توانی 3 لەسەر 2 ئەمە ئەبێ بە 2 لەسەر 1 لەگەڵ دواچی لێ قوتابیان ئەڕوا کۆ x توانی 1 لەسەر 2 زائیدی سی
ئەکاتە 2 لەسەر 3 ڕەگی دووجای x توان 3 قوتابیان کۆ ڕەگی دووجای x کۆ سی هەموو 1 لەسەر 2 1 ڕەگە قوتابیان ئەمەش ڕەگە ڕابەری ڕەگەکەیە پاشان ئەمیش ئەبێ بە 2 لەسەر 3 x دووجا x کۆ ڕەگی x کۆ سی ئەکاتە 2 لەسەر 3 x ڕەگی x کۆ ڕەگی x کۆ سی ئەمە قوتابیان ئەمە توانی 1 لەسەر 2 ئەوە قوتابیان توانی 1 لەسەر 2 ئەی ئەمە ها ڕەگە خۆی توانی 1 لەسەر 2 لە خوارەوە چێتە سەرەوە بێ بە 1 لەسەر 2 چێتە سەرەوە بێ بە ناقص 1 لەسەر 2 کەوانەکە داخین dx ئەوە گرنگە ئەم خۆتۆیە قوتابیان اینجا ئەمە زائیدی یەکیە ئەگەر ئەوە زائیدی یەکەین ئەبێ بە 3 لەسەر 2 هەڵگەڕاوەکەی بۆ ئێرە قوتابیان تر فێر بوویت دائما ئەگەر ئەمە کرد بوو زائیدی یەکە کرد هەڵگەڕاوەکەی بۆ بەردەمەکەی چکەڵین 1 لەسەر ئەمە زائیدی یەکی کە ئەکات 1 لەسەر 2 بۆ هەمان بۆ خوارەوەش هەڵی گەڕێنینەوە بێ بە 2 لەسەر 1 لەگەڵ ئەما چی لێیە ئەڕوات کەواتە ئەمە کەینەوە بە ڕەگ قوتابیان ئەمە دووجای ڕەگەکە ئەمە 3 لەسەر 2 ئەی ئەمە 1 لەسەر 2 پاشان سێجاکە ئەکەین بە چەندانە دوان x دووجا x دووجا لەژێر ڕێگا دەریە x بەڵام ئەوە وەک خۆی ئەوایە وەڵام و واژێتەوە بچینە ئێرە باشتر ئەمە بسڕین بسیاری بۆی جگەمان فراوانتر بێ قوتابیان باوکاری چۆنە زۆر وردە خۆشە وەڵات زۆر ئاسانە دوانسیانێکی لێتەوە قوتابیان ئاگادار بە دوانسیان 6 نمرە زۆرە هەر بەم شێوەیە 6 نمرە جاری وایە 4 و 5 دانە دەدت ئەگاتە دەنمرە لەسەر تەواوکاری فیزیاشیەتەوە فیزیاکەشی زۆر گرنگە فیزیای تەواوکاری بەڵێ قوتابیان دەست پێەکەین ئەڵێنە کاتە ئێرە ئەمە ئەەکەین بە توانی 1 لەسەر 2 ئەی بیتە سەرەوە ناقص 1 لەسەر وتمان چی لە ژێرەی کەرتە ئەبێ ببرێتە سەرەی کەرت قوتابیان ئەو تێبینیانەم زۆر گرنگن ئاگادار بن ناقص 1 لەسەر 2 x دووجا کۆ x کۆ 1 dx ئەبێ چی لە سەرەی کەرتە ببرێتە عفو ژێرەی کەرتە ببرێتە سەرەی کەرت ئەوە بردمان پاشان لێکدانی ناوە باشەگەر لێکدانی کەین توان کۆ ناکرێتەوە قوتابیان x توانی ناقص 1 لەسەر 2 زائید 2 زائید x توانی ناقص 1 لەسەر 2 زائید 1 ئەمە توانی 1 نییە زائید x توانی ناقص 1 لەسەر 2 ئەمە هەر ڕێخستنە تاوکاری x توانی قوتابیان ئەمە 2 کەڕە 2 4 4ێکی لە بڕوا 3 لەسەر 2 ناقص 1 لەسەر 2 کۆ 2 دۆزینەوەی ژێری هاوبەش بەسەر ئەما 2 بەسەر ئەما 1 ناقص 1 کۆ 4 وەڵامە کاتە چەند 3 لەسەر 2 تێگەن لەم لاوە بهێنە سادەیکە کۆ x توانی 1 نیوی لێ بڕوا نیو کۆ x توانی ناقص 1 لەسەر 2 dx زائید یەکێکین کەواتە ئەڵین ئەکاتە زائید یەکیکە قوتابیان 3 لەسەر 2 زائید 1 5 لەسەر 2 کەواتە ئێرە 2 لەسەر 5 x توانی 5 لەسەر 2 کۆ ئەگەر زائید یەکێکەی نەکاتە 3 لەسەر 2 بۆ ئێرە 2 لەسەر 3 x توانی 3 لەسەر 2 ئەنجا ئەمە زائید یەکیکە ئەبێ بە 1 لەسەر 2 ئەمەش کەواتە x توانی هەڵیشی گەڕێنینەوە 2 x توانی 1 لەسەر 2 کۆسی بیکەرەوە بەڕەک 2 لەسەر 5 ڕەگی دووجای x توانی 5 2 لەسەر 3 ڕەگی دووجای x توانی 3 2 ڕەگی دووجای x کۆسی ئەنجا ئەمە 2 لەسەر 5 ڕەگی دووجای x توان 4x کۆ 2 لەسەر 3 ڕەگی x دووجا x کۆ 2 ڕەگی x کۆسی ئەزان چی لێکەم هەر کاتێ لە ڕابەری ڕێگەکە گەورەتر بوو ئەبێ بەشکی بێ قوتابیان ئەمە لە ڕابەری ڕێگەکە گەورەترە ئەو کاتە ئەبێ بە 2 لەسەر 5 x دووجا ڕەگی x 2 لەسەر 3 x ڕەگی x کۆ 2 ڕەگی x کۆسی تابێ
وابزانم تنها أوي قوتابيان أنا لا إشكالي هي أبي بكري بتشم أواي لك قوتابيان أبي أمانة والك دواي أويان چوار دابشي دو إكس تقدر ناينس تنها قدري أو أمش بسياري دا بسياري دوانزا قوتابيان ليريا نووسینی ڕاک بە شێوەی توان ئێکس توانی سێ لەسەر چوار کۆ یەک دی ئێکس ئەمە زائیدی یەکیکە ئەبێ بە حەو لەسەر چوار زائیدی یەکیکەین ئەبێ بە حەو لەسەر چوار باش ئەبێ بە هەڵی گەڕێنەرەوە چوار لەسەر حەوت ئێکس توانی حەوت لەسەر چوار کۆ یەک ئێکسی بۆ هێنین قوتابیان تەنها ژمارە بوو هیچ ئێکسی لەگەڵ نەبوو چی بۆ هێنین ئێکس کۆ چار سی کەواتە چیە نووسینەوە چوار لەسەر حەوت ئێکس توانی چوار حەو لەسەر چوار کەواتە ڕێگی چوارجای ئێکس توانی حەوت کۆ ئێکس کۆ سی ئەمە قوتابیان لەوە گەورەترە کەواتە چی لێ بکە بە ژمارەیەک بینووسە دابەشی چوار ببێ قوتابیان چوار و سێ یعنی بیکەین بە چەند ئێکس توانی چوار ئێکس توانی سێ ئەوە ڕێگی چوار جای ئێکس توانی سێیە پرسیاری دوانزە ئێکس توان چوار با دڵنیا بمەوە تەواوە ئێکس توانی چوار هەرچەند بە حەو لەسەر چواری جێی هێشتووە قوتابیان ئاوا کتێبەکە جێی هێشتووە ئاوا بەڵام ئەشتوانی ئاوای لێ بکەی ئاوا کۆ ئێکس کۆ سی ئەمە چوار دابەشی چوار یەک یعنی ئەتوانین ئەمەشی لێ بنووسین بڵێن ئێکس ڕێگی چوارجای ئێکس سێجا کۆ ئێکس کۆ سی وەڵامی مامۆستا هەتا ئێرەیە بەڵام ئەم سادەکردنەش بزانی ئاساییە حەو لەسەر چوار ئەوە ڕێگەکەیە ڕابەری ڕێگەکەی حەوتە حەوتیشەکەم بە چەندانە دوان ئێستا کۆی کەمەوە چەندەکە حەوت ئەم دوانە توانی چوار و توانی سێ چوارەکە دەریە چوار دابەشی چوار یەک ڕێگی چوارجای سێ ئێکس سێجا هەموو خۆی نووسە پرسیاری ئەمە چەند بوو دوانزە یانزەشمان هەیە قوتابیان یانزە پرسیاری یانزە گرنگە لە گرنگەکانە کەوانەیەک دوو ئێکس دووجا کەم یەک دووجا دی ئێکس ئەجایینە سەر ئەم پرسیارە چۆن شیکارکەین قوتابیان پرسیاری یانزە چۆن شیکارێکی دەبێت کەوانە بکەینەوە قوتابیان ئەو کەوانە دووجای بینی ئەبێ بکرێتەوە یاسای کەوانەمان نییە لەناو تەواوکاریە یاسای کەوانەمان نییە کەواتە بێ کەوانەی بکرێتەوە یەکەم دووجا چوار ئێکس چوارجا ناقص دوو ئۆندەی یەکەم زەربی دووەم چوار ئێکس دووجا کۆ یەک دی ئێکس ئەبێ ئەو کەوانە دووجای بکەیتەوە چۆن دووجا بکەیتەوە ئاوا قوتابیان یەکەم دووجا دوو ئۆندەی یەکەم زەربی دووەم زائیدەن دووەم دووجا کەواتە بێ کەوانانە بکرێتەوە یەکەم دووجا چوار ئێکس توان چوار ناقص دوو کەڕە دوو چوار ئێکس دووجا دووهەم دووجا یەک دی ئێکس ئینجای سەیەکەی کە تەواوکاری بۆی گراوە زانترەوە ئاسانە چوار لەسەر پێنج ئێکس توانی پێنج چوار لەسەر سێ ئێکس توانی سێ کۆ ئێکس کۆ سی زائیدی یەکێکەین توانەکە ئەگە زائیدی یەکێکەی پێنج لەسەر پێنج زائیدی یەکیکە سێ لەسەر سێ یەک چی بۆ هێنی ئێکس کۆ سی وەبزانم ئاسانە ئەگا دەو تێبینیانە بێ قوتابیان کەوانەت نیمانە یاسای کەوانە ئەبێ یاسای تازە دروست دەکەی باشە پرۆفیسۆرگیان ئەو یاسانەی کە خوێندووانن هەر ئەوانەیە یاسای زیایە دامەنێ خۆت تەواوکاری یەک زائیدتان دووجا ئەمە چیەکە قوتابیان تەواوکاری یەک زائیدتان دووجای ئێکس ئەزانی ئەمە یەکسانە بەمە یەک لەسەر کۆساین دووجای ئێکس قوتابیان دی ئێکس ئەی ئەمە داتاشراوی کێتان ئەمە بەبێ ئەوەی حەلکەین ئەزانی ئەمانە داتاشراوی تانن ئەمە هەلی ناوێ بەڵام ئێمە ئەزانین یەک زائیدتان دووجا داتاشراوی تانە بیتدا ستاری ئێکس داتاشراوی کێ یەک زائیدتان دووجای لەگەڵ یەک لەسەر کۆساین دووجا ئەمەم بۆ بێتەوە یان ئەوەم بۆ بێتەوە یەکسەرە نووسم چی قوتابێ تانی ئێکس کۆسی ئەوش پرسیاری پانزە کە لەوانەیە بە پێت ئاڵۆز بێ بەڵام ئاڵۆز نییە قوتابیان تان دووجای ئێکس کۆ یەک ئەوە داتاشراوە
ئەمە داتاشراوە ئەمیش داتاشراوە کەواتە وەڵامە کاتەتانی x کۆسی بۆ یەک زائید تان دووجا و یەک لەسەر کۆساین دووجا داتاشراوی تانن داتاشراوی تانن ئەمە گەشتینە پرسیاری 15 قوتابیان ئێمە ڕاهێنانمان هەیە ڕاهێنان بڵێن وێنە پرسیاری 16 17 18 قوتابیان پرسیاری 16 17 18 ئەوانە وێنن لە وێنەکەیە داوای ئەوانە داتاشراون داوای نەخشەی بنەڕەتەکە و چەند دانە نەخشەی بنەڕەت 2 دانە قوتابیان وێنەکان بۆکەم پرسیاری 16 وێنێکی پێیاوین وێنەکە بە ژمارە 2 ئەمە ئێف فەتحە پرسیاری 17 هێڵیە بە نەخشەی بنەڕەتە ئەمە ئێف فەتحە 18 داوای نەخشەی خاڵ بڵێن ئەمە داتاشراوەکەیەتی ئەبە بشێوەیە ئێف فەتحە ئەڵێ 2 نەخشەی بنەڕەت قوتابیان 2 نەخشەی بنەڕەت کێشە ئەمە داتاشراوە نەگۆڕە تۆ پێم بڵێ ئەگەر داتاشراو نەگۆڕ بێ کەواتە نەخشەی ئەسڵ هێڵی بووە وایە ئەگەر داتاشراو نەگۆڕ بێ کەواتە نەخشەی ئەسڵ چی بووە هێڵی ئێمە دەتوانین هێڵیەکە بەم شێوەیە قوتابیان 2 نەخشەی هێڵی یعنی ئەمە ئێف هەردووکیان ئێفن قوتابیان هەردووکیان ئێفن ئەمە ئەتوانی بڵێ یەکاتە 2x ئەمە لێرا 2 بە چەند ناچووە قوتابیان بە ژمارە 2 xی بۆ بێنە کەواتە fx ئەتوانی بڵێن 2x ئەمیکەیان ئەتوانی بڵێن 2 یەکاتۆتە خوارەوە gx 2 نەخشەی بۆ دانەی gx ئەکاتە 2x ناقص 2 قوتابیان ئەمە تەنها تۆ بزانە 2 نەخشە بنووسی ڕێک مەزموود ئەمە چەنەکە ئەبێ حەلی بۆ بکەی ئەمە لەبەرەوەی داتاشراو قوتابیان داتاشراو 2 ئەگەر هاتو تۆ تاوکاری بۆ وەرگری بۆ 2 dx چی لێیە ئەبێ بە 2x کۆسی ئەجا هێتە سەر ئەوەی کە ئایا سی چەند بێ ئارەزوومەندانەیە سی ئەتوانی 0 بێ ئەتوانی 1 بێ ئەتوانی ناقص 2 بێ ئێرە نەخشەی هێڵی کاتە نەخشەی هێڵی دووجا بووە قوتابیان نەخشە ئەسڵەکەمان چی بووە دووجا ئەمە ڕێک با تێوە وەڵامی مامۆستا دەرچێت 2 نەخشەی هێڵی ئەمە نەخشەکەی وای یەکسانە بە x یعنی قوتابیان ئەمە هێڵیە یعنی داتاشراوی x dxەکە یعنی نەخشەکەم کێیە ئێمە بێ داتاشراوی ئەمە داتاشراوە کاتە ئەوە کاتە نەخشەی بناڕەت x دووجا لەسەر 2 کۆسی ئیتر تو ئەو سیە هەر جاری بە نەخشەیەکیان دانێ کەواتە هێڵی بووە بە چەند جارە دووجا نەخشەی دووجای سالبە نەخشەی دووجای سالبە کەواتە ئێنێکی هەڵگەڕاوە قوتابیان ئەتوانین ئاوە دانەیەک ئەوی کەشیان بە خاڵی بناڕەت بێتە خوارەوانێ ئێن ئەوە ئێفەت هەیە ئەمانش ئێفەکان نەخشەی دووجای سالب نەخشەی ئێنێکی هەڵگەڕاوە دوو دانە بکێشە بە ئارەزوی خۆت ڕێک نەیبیتوە چەند بۆ دەیە تەنها نەخشەکە چەند جابێ سێجا دۆزینەوەی نەخشەکانی لێت داوا ناکە بەس نەخشەکەی ئێوێ چەند نەخشە بکێشی دوو نەخشە قوتابیان اینجا ئەمانی کە گرنگن پرسیاری 19 و 20 19 لەگەڵ 20 حەلەکەم ئاسانە 19 20 ژەر ئاسانە داتاشراوەی یەکەم ئەکاتە 2x ناقص 1 بە خاڵی چەنە ئەڕوا 3 و 2 ئەنجا پرسیاری گەشەکەش نووسین 21 ئەمەی ئێرە h فەتحەیتی ئەکاتە 1.5 t کۆ 5 لەقی ئەلف درێژی ئەو نەمامە بدۆزەرەوە کە ئێچی تیە کاتێ تیە تی ساڵ بێ لەقی با درێژی نەمامەکە لە کاتی فرۆشتنی قوتابیان پرسیاری 20 ئەڵێ نەخشەی بنەڕەت دۆزەرەوە ئەم پرسیارە ئەڵێ نەخشەی بنەڕەت باش ئێمە وتمان تەواوکاری بۆ کێ وەرەگرین بۆ ئەوە 2x ناقص 1 dx دووەکەیەتە دەرەوە پێش تەواوکە ئەشتوانی لێکدانی ناوەیەکی قوتابیان ئەشتوانی لێکدانی ناوەیەکی دووەکە دانینەوە
ئەکاتە x دووجا لەسەر 2 ناقص 1x dx نامێنێ کۆسی یعنی یەکسەر تەواوکاری وەرگرت ئەبێ بە x دووجا لەسەر 2 ناقص 1x کۆسی قوتابیان ئەم سیە چۆم دۆزینەوە بەکارهێنانی خاڵەکە ئەمە وایە لە باتی وایەکە دوودانێم 2 x دووجا لەسەر 2 ئەبێ بە 2 دووجا 4 ناقسی 2 کۆسی اینجا ئەوە هێنمە ئێرە قوتابیان شتیکارەکانی بۆ ئەوەی بێنینە ئێراوە ئەو کاتە ئەڵێین ئەکاتە 2 کەم 2 صفر کۆسی ئەمە 2 کەم 2 کەم 2 صفر لەگدانی دویکەین صفر ئەوە سی ئەکاتە 2 کەواتە سی کردیە 2 کەواتە نەخشەی بنەڕەتمان fx ئەکاتە x دووجا ناقص 2x کۆسی کۆ 2 عەفوەن ئەمە نەخشەی بنەڕەت کە ئەو داوایەکە اینجا قوتابیان هەنی داتاشراو دۆزەرەوە داتاشراوە کاتە 2x ناقص 2 کاتە 2 بەچی وەرەگرین هاوبەش x ناقص 1 ئەمە هەرجی یەکەم ڕوویە ئەها داتاشراوە کاتەوە ئەی بزانە خاڵی 3 و 2 پاسەدانیەکە خاڵی 3 و 2 یعنی لە باتی وایەکە 2 من هەڵام نەکردووە بە هەڵەمان کردووە لێرە خاڵەکەمان 3 و 2 قوتابیان ئەمە 2 ئەمیشم بە هین داناوە 2 بەس خۆی ئەمە x ئەوەش وایەکە 2 ئەوەش 2 لە باتی xەکە بێ 3 دانێم قوتابیان 3 دووجا ناقسی 3 ئەو کاتە 9 لەسەر 2 ئەمانە ئەگۆڕێ کەواتە بەلە نەکەم تۆزێ بەلەمان کرد بۆڵێ 2 داوە بەدابەشی 2 دیدی بەدابەش نەکرێ قەیناکە 2 9 لەسەر 2 کەمی 3 لە دێنەوە سی ئەمە 2 ژێری هاوبەش 2 9 کەم 6 کۆسی لێرەش 2 9 کەم 6 ئەبێ بە چەند 3 لەسەر 2 وەنیە قوتابیان 3 لەسەر 2 کۆسی کەواتە سی کۆ 3 یەکسانە بە 2 سی ئەکاتە ناقص 1 اینجا نەخشەی بناوەتەکەمان ئەمەیە کە ئەیڵین fx ئەکاتە x دووجا دووەکە لێکداری ناوەکەین x دووجا ناقص 2x x دووجا ناقص 2x کۆسی کە ئەبێ بە کەم 1 اینجا قوتابیان ئەمە 2 مەرجتیا ڕووبە ئایا داتاشراو ئەکاتە 2x ناقص 2 بە هاوبەش x ناقص 1 و ئایا پاسەدانیەکە 2 3 دووجا 2 لێکدانی 3 کۆی 1 2 9 کەم 6 کۆی 1 ئەوەمان هەیە 2x تەواوە x دووجا لەسەر 2 3 و 2 یان 2 3 و 2 3 دووجا 9 چوارەکە چۆن ئەبێ پاسدانی کابێ هەڵەیەکە بێ ئەو کاتە بەربوو دوومەرجە ئەتوانین داتاشراو 2x ناقص 1 3 و 2 مەزبوطە x 3 y 2 باشە 2x ناقص 1 دوکەینە دەرێ x دووجا ناقص 2 ناقص x زائد 2 ئەمە لێکدانی ناوەکەین x دووجا ناقص 2x تەواوە اینجا خاڵەکەمان وایەکە 2 x-ەکە 3 دووجا 9 لەسەر 2 ناقسی 3 9 لەسەر 2 ناقسی 3 کۆسی ئەکاتە 9 لەسەر 2 کەڕە 3 6 9 شەشی لێ بڕا 3 لەسەر 2 دووەکە ئەڕوا 3 2 کەم 3 ناقص 1 ئێمە هەڵەمان کردووە لێرەیە ناقص 1 نووسیمانە زائید 1 ئەمە ناقص 1 قوتابیان ئەنجا تێبینی بکە 2 یەکسانە بە 2 یعنی ڕێگای هاکەکەی چیە قوتابیان تۆ وەڵامەکان ئەمە لە وەڵامەکانەیە تا ئێرە شیکار قوتابیان تا ئێرە شیکار بۆ ئەوەی بزانی لە وەڵامەکانە ئەمە هەیە 2 مەرج ڕووبات ئەبێ داتاشراوەکەی ئەوە بکات قوتابیان هاوای کرد داتاشراوەکەی وا بکات و هەروە خاڵەکە پاسادانیکە یعنی دەباتی x و y-ەکە ژمارەکە چەند و چەندانی 3 و 2 لە باتی x دەباتی y ئەگەر ئەم 2 مەرجە لەما ڕوویە ئەوە وەڵامە باش
ئەنجایینە سەر پرسیاری 21 با بزانین پرسیاری 21 ئەخیر پرسیار و گرنگیشە قوتابیان شتی کەشمان ماوە بەڵام ئەوانی کە ئاسانە بۆ دەرسی داهاتوو قوتابیان ئەگەر سێ پرسیاری 21کەی ئەمە ئێچ فەتحەیە پێی یاوی ئەڵێ ئێچی تی یعنی فەتحەکەی لێکەینەوە قوتابیان ئەو فەتحەیە لێکردنەوەی فەتحە بە وەرگرتنی تاوەکاریە قوتابیان تاوەکاری کەی بەکاریە ئەگەر بمانێ ئەو فەتحەیە لە ئێچەکە بکەینەوە ئەبێ ئەو فەتحەیە لێ بکەینەوە بۆچی وای وتووە توێتی درێژینە مامەکە کاتی ئێچی تی کەواتە قوتابیان بمەوێ ئەو فەتحەیە لێکەمەوە ئەبێ چی بۆ وەرگرم تاوەکاری کەواتە ئێرە ئەکاتە ئێچی تی ئەکاتە ئەمەش تاوەکاری چۆن بۆ ئێکسمان کردووە بۆ تیژ واکە یعنی بڵێ 1.5 لەسەر 2 تی دووجا کۆ 5 تی کۆ کەی قوتابیان سی ئەنووسی کەی ئەنووسی باش سی بێ چکە فێری سی بووین لێرە کۆ سی اینجا قوتابیان یەینە سەر ئەوەی ئەڵێن درێژی نەمامەکە پرسیارەکە بخەینەوە نەمامگەیەک لە جۆری نەمامگەیەکی کورد دەفرۆشێت دوای 6 ساڵ لە چاندنی بە نمونەیەک دەتوانێت بە تێکرای گەشاکە بنووسێت درێژی نەمامەکە 12 قوتابیان ئەمە ناوی درێژی نەمامە ئەمە درێژی نەمام ئەو توێتی درێژی نەمامەکە 12 لە کاتێک کە کات سفرە پێی وچوی لە پرسیارەکەیە ئەها ڕێزی ئەخیر ئەڵێ درێژی نەمامەکە 12 سانتیمەتر بوو کاتێک چێنرا سفر وتی کەواتە تۆ لە باتی ئەمە 12 دانەی 1.5 2 ئەزانی لە باتی تیەکە سفر دانەی قوتابیان کۆسی کەواتە سی کردیە 12 ئەگەڕێنەوە پرسیارەکە ئێچی تی ئەکاتە 1.5 تی دووجا لەسەر 2 1.5 تی دووجا لەسەر 2 5 تی کۆ سیەکەمان چەنە قوتابیان 12 ئەمە بۆ لقی ئەلف لقی با ئەڵێ لە کاتی فرۆشتنی درێژی نەمامەکە لە کاتی فرۆشتنی کاتی فرۆشتنی ئەگە پرسیارەکە بخێنیتەوە کات 6 لە کاتی فرۆشتنیە لە پرسیارەکە بیخوێنەرەوە کات 6 کەواتە ئێچی 6 ئەکاتە 1.5 لەسەر 2 6 دووجا کۆ 5 لێکدانی 6 کۆ 12 قوتابیان 1.5 لەسەر 2 ئەمە چەندەکە 36 کۆ سی کۆ 12 36 دابەشی 2 18 قوتابیان ئەمە ئاسانتر بۆ تۆ ئەدۆزرێتەوە کۆ 42 وەڵام ئەکاتە بۆ ئەوەی وەڵام مەزبوط بین 69 سانتیمەتر جا قوتابیان ئەمە ئاسانە بەڵێن پرسیارەکە ئەیلێمەوە جارێکی تر ئەمە پرسیاری 21 قوتابیان ئەمەی پێیاوێ لقی ئەلف ئەڵێ درێژی نەمامەکە بدۆزەرەوە ئەگەر تێبینی کەی فەتحەکەی لێکراوەتەوە هەر کاتێ بمەوێ فەتحەی پرسیارێک لێکەمەوە تاوەکاری بۆ وەرگرم ئەمە تێکڕایە قوتابیان کەواتە من تاوەکاری بۆ ئێرەش بۆ ئەم لاش وەرەگرم ئێرە فەتحەکەی لێبێتەوە ئێرە هەر وەکو ئێکسێلیکە 1.5 تی دووجا لەسەر 2 ئەمە زیانێکی بۆ زیاکەین ژمارە تی بۆ ئەهێنین کۆسی هەرکە تاوەکاری تەواو بووین ئەبێ بڵین کۆسی ئەبێ ئەو سیە بدۆزمەوە قوتابیان ئەو سیە بەچی بدۆزمەوە مەجموعەی معلوماتی پێیاوین ئەڵێ درێژی نەمامەکە 12 کاتیش سفرە هەر لە پرسیارەکە خۆی قوتابیان ئەمەش درێژی نەمامە چونکە ئەو پێیوتوم درێژی نەمامەکە ئێچی تیە کەواتە من لە باتی ئێچی تی 12 دانێم ئەم پرسیارە پێیوتوین کاتەکەش سفرە تێبینی بکە سی کردیە چەند 12 کە سیم دۆزیەوە ئینجا پرسیارەکە تەواو بوو قوتابیان یعنی بێ ئەو سیانە لە تاوەکاریە بدۆزرێنەوە بەڵێ ئەمە بۆ لقی ئەلف تەواو بۆ لقی با ئەڵەیەک لە کاتی فرۆشتنی یعنی نەمامەکە چەنە درێژی نەمامەکە چەنە لە کاتی فرۆشتنی لە کاتی فرۆشتنی لە پرسیارەکە بخوێنەرەوە کات 6 دوای 6 ساڵ دەفرۆشێ یعنی 6 کەواتە لە باتی تیەکان 6 دانی و ئەمەش بە حاسیبە دەرەکەوێت درێژی نەمامەکە چەنە 69 فیزیاییەک ماوە قوتابیان دوو پرسیار تەرکە ئەگەر پرسیارەکانت 32 دوان تەرکە ئەگەر پرسیارەکانت 32 پرسیارە کتێبی خۆتکە ئەگەر 32 ئەوە دوان تەرکە ئەگەر دوانەکە تەرک بێ پرسیاری چەنە 23 لەگەڵ 25 خۆشی لە خۆتان دوانی قورس تەرک کراوە 23 لەگەڵ 25 تەرکە مەی خوێنەرەوە لە 2018 نەماوە ئەو دوو پرسیارە هەر نەماوە نەک من تەرکیگەم لە 2018 ئەو دوو پرسیارە نەماوە پرسیاری 23 لەگەڵ 25 قوتابیان تۆپێک پرسیاری 23 ئەوەیە ئەگەر تۆپەکە بێ نەماوە تۆپەکە لەگەڵ فڕۆکەکە نەماوە
تۆپەکە و فڕۆکەکە نەماوە. پرسیاری تاودان گرنگە بۆ دەرسی داهاتوو تەواوێکم قوتابیان لەگەڵ 3-4 هەڵەیە هەڵە و ڕاستە حەلیانەکەین لەگەڵ پرسیاری 32 لای من کتێبە کۆنەکانە 32 واتە ئەخیر پرسیار حەلەکەین لەگەڵ فیزیایەکە 2 پرسیار ماوە بۆ دەرسی داهاتوو. تاوانەی داهاتوو خواتان لەگەڵ.